نیگەران و دەڵێن ژینگەی ناوچەکەیان تێکداوە. داواکاریشن بەپەلە ڕێ لە تێکدانی سروشتی ناوچەکە بگیرە و لە جاتی تێکدانی ژینگەی دەربەنی خان وەک ناوچەیەکی گەشتیاری گرنگی پێ بدرێت. قەزای دەربەندی خان کە سروش دیمەنێکی جوانی پێبەخشیوە و یەکێکە لە شوێنە گەشتیاریەکانی هەرێمی کوردستان و هاوڵاتیان لە زۆربەی ناوچەکانی هەرێمی کوردستان و شارەکانی تری عێراق و وڵاتانی دراوسێ ڕووی لێ دەکەن. لە هەمان کاتدا بەناوچەیەکی گرنگ بۆ دەرهێنانی کانزاکانی بەرد بەناوبانگە کە لە قەت پاڵی چیاکاندا چەندین کارگەی دەرهێنانی کانزای بەرد هەیە. سەرڕای بەگەڕخستنی ئەم سامانە سروشتیە کە بژێوی ژیانی چەندین خێزانی لەسەرا، بەڵام بەهۆیەوە سروشت و ژینگەی ناوچەکەی تێکداوە. ئەمەش نیگەرانی دانیشتوانی شارەکە و ڕێکخراوە ژینگەیەکانی لێکەوتوتەوە و داوا دەکەن بەپەلە ڕێگری بکرێت لە تێکدانی سروشتی ناوچەکە و دەربەندی خان وەک ناوچەیەکی گەشتیاری گرنگی پێ بدرێت، نەک تێکدانی ژینگەکەی. دیارە و کانەبەردانی کە لەم ناوچێدا ئیش دەکەن بوون بە هۆکار بۆ تێکدان و شێواننی ژینگەی ئەم ناوچەیە و دیارە لە تەواوی وڵاتانی دنیادا ئامادە دەخرێت یان خراوەتە خزمەتی ژینگەوە، بەڵام لەم دەڤەرەی ئێمەدا وەک دەبینرێ ژینگە خراوەتە خزمەتی دروستکردۆک و ڕێکخراوەکانی ژینگەی ڕزای لە ئێمە دروستکردۆک و ڕێکخراوەکانی ژینگەی و بۆ چەندی جارێمە داوامان لەلایەنە پەیوەندیدارەکان بە تایبەت دەستەی پاراستن و چاکردنی ژینگەی هەرێم و سەرۆکایەتی پەرلەمانی هەرێم سەرۆکایەتی پەرلەمان کردووە کە ڕۆڵیان هەبێت لە وەساندنی ئەم کانەبەردانەدا، بەڵام تا ئێستا نەتوانراوە کانەبەردانە بوەستێنرێت و مۆڵەتەکانیان بۆ تازە نەکرێتەوە، هەرچەندە هەوڵ هەیە لە لایەنە پەیوەندیدارەکانی دەربەندی خانەوە. دیارە بەپێی یاسای دەی ساڵی 2010 یاسای پاراستنی دارستانەکان کارکردنی و کانەبەردانە لە ناوچە سەوزەکاندا ڕێگە پێنەدراوە و ناوێت بێ یاسایە کار بکەن. بەڕێوەبەری گەشت و گوزاری دەربەندی خانیش ڕای دەگەێنێت چەندین جار داوای ڕاگررتنی کارکردنی کانەبەردەکانیان کردووە و لایەنی پەیوەندیداریان لێ ئاگدار کردوێتەوە، بەڵام بێ ئاکام بووە. قایمخامی دەربەندی خانیش ڕای گەیاند لە ساڵی نوێدا مۆڵەتی ئەو کارگە و کانەبەردانە نوێ ناکەنەوە. ئێمە لە ماسەرپلانی ناوچە گەشتیاریەکانی دەربەندی خان لە ڕاستیدا ئەو دوو شوێنەی کە ئێستاکانی بەردی لێیە هەردوو جێگەکە داخڵمان کردووە، واتە لە بۆ 25 ساڵی داهاتوو ئەم دوو شاخەی کە کانەبەردەکانی تێدایە داخلی ماسەرپلانمان کردوون، بۆیە نیگەرانی لەوەی کە ئەو کانەبەردانە مۆڵەتی کارکردنیان پێدەدرێت پێمان باشترە مۆڵەتەکانیان ڕابگرین یاخود بیان گوێزنەوە و ئاماژەم پێکرد بۆ شوێنێکی گونجاوتر و دوورتر لەم ناوچەیە. بە شێوازێکی گشتی سەرجەم ئەو کارگانەیەکەوە ناو سنووری شارەوانی قەزای دەربەندی خان و سنووری ماسەرپلانی قەزای دەربەندی خانەوە بۆ زروفی ئێستا بۆ ئێستا زۆر نەگونجاوە، زۆر نەشیاوە و ئێمە زۆر کارمان لەسەر کردو، زۆر نووسراومان لەسەر ئەو بابەتە کردووە. چەندین جاریش بەگوێی بەڕێزان و بەرپرسانمانەدا و بۆەوەی چارەسەرێکی بەپەلە بکرێت، چکە بەڕاستی ئێستا ئەمان نەکش لە ڕووی جوانی و گەشتیاریەوە لە ڕووی تەندروستیشەوە ئەم کارگانە زیان بەخشن. بۆیە من جارێکی تر لێرەوە داوا دەکەم چارەسەرێ بۆ کارگەکان، چونکە ناکرێت کارگەکانی ژەبێ چارەسەرێکی یاساییان بۆ بدۆزرێتەوە، بێ جێگایان بۆ دابین بکرێ، بێ قەرەبوو بکرێنەوە. بۆیە زۆر زەڕورە ئێمە ئیشی جدیمان لەسەر کردووە، بەڵام چاوەڕێین حکومەت و وەزارەتی پیشەسازی و وەزارەتی دارایی ئەوانیش بە جدی هاوکارمان من بۆ چارەسەرکردن. جگە لە دەرهێنانی کانزاکانی بەر چەندین کارگەی هاڕین و شکاندنی بەردەکەونە نزیک چەند گەڕەکێکی شارەکە و ئەوانیش بە چەندین هۆکاری جیاواز ژینگەی شارەکەیان تێکداوە و دانیشتوانی ئەو گەڕەکانیان بێزار کردووە. سەلام ڕەوف گەلی کوردستان، دەربەندی خان. هەواڵەکانمان پێ ڕاگەیاندن بە هیوای کاتێکی خۆش بۆ مولای.